لێرەوە بانگی مەغریب ئەدەم بەگوێی ئەوانەی کە نازانن بانگ چییە، ئەوانەی کە نازانن مزگەوت زەرورەتی چییە بۆ ڕوح و بۆ دڵ و بۆ جەستە و بۆ گیانی هەموو ئەو مسلمانانەی کە لە هەرێمی کوردستان هاوار و ناڵەیانە بۆ کردنەوەی مزگەوتەکان. پێکەوە گوێبیستی بانگی مەغریبن ئینشاءالله. من لەم مینبەرەوە بانگ ئەدەم. کاتێتی کاگاریان؟ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. خاتم النبيين محمد رسول الله. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت سيدنا محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته وارزقنا زيارته وشفاعته. اللهم آمين. خۆشەویستان، پێویستە هەر کەسە و لە ئاستی خۆیەوە ماڵی خۆی، جێگەی کاری خۆی، ئیشی خۆی، وەزیفەی خۆی بکا بە مزگەوتی خۆی. بەڕاستی ئەچمۆ لای پەیوەندەکانی ئێوەی بەڕێز کاک هەنگاو وەرەگرم